لە دوای بڕیارەکەی کۆمەڵی دادگەری بە کشانەوەی لە پەرلەمان و ئەنجومەن و حکوومەتی خۆجێیی سلێمانی بەرپرسانی کۆمەڵ لە دام و دەستگاکانی حکوومەت پابەندبوونی خۆیان بە بڕیارەکەی کۆمەڵ دووپات دەکەنەوە. هێمن بەهجەت بەڕێوەبەری ناحەی ئاغجەلەر لە پشتی کۆمەڵی دادگەری پابەندبوونی خۆی بۆ بڕیارەکەی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری دووپات دەکاتەوە و ئاماژە بەوە دەکات هەر کاتێک کۆمەڵی دادگەری بەرپرسیارەتێکی وەرگرت بێت خزمەتی تەواوی چین و توێژە جیاوازەکانی کردووە. دیارە پێشتر ئێمە بە بڕیاری کۆمەڵ هاتوینتە ئەم شوێنە و ئیدارەمان وەرگرتووە و لە خزمەتکردنی خۆمان بەردەوام بووینە و خزمەتکردنیشمان بە ئەرێک زانیوە، ینی واجبی خۆمانمان جێبەجێ کردو و خەڵکی ئێمە شایستەیەوەیە کە خزمەت بکرێ، شایستەیەوەن خزمەتی زیاتریشان بکرێ. سەبار بە بڕیارەکەی کۆمەڵ ئێمە کادری ئەم حیزبین، حیزب دایناوین و پابەندین بە بڕیارەکانی کۆمەڵی دادگەریەوە لە هەر شوێنێک کۆمەڵ پێویستی بە ئێمە هەبێ ئێمە سەربازێکیە و حیزبین و لە خزمەتکردن بەردەوامە بین. ماڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری وێڕای دەستخۆشیان بۆ بڕیاری کشانەوە لە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجێیی سلێمانی ڕاشی دەگەێنن لە ماوەی ڕابردوودا سەربەرز بوون بە کارەکانی بەڕێوەبەری ناحەی ئاغجەلەر کە خزمەتی بە دانیشتوانی ئەو سنوورە بێجیاوازی کردووە. کاتێک بە فەرمی پۆستێک وەرەگرین ئەو کاتە ئەرکی زیاتر دەکەوێتە سەر شانمان. ئەو بەڕێوەبەری ناحەیە کە لەسەر پشکی کۆمەڵی دادگەری بووە لە سنوورەکە، ئێمە وەکو مەڵبەند هەمیشە تەئکیدمان کردوێتەوە کە بەبێ جیاوازی خزمەتکە نەک تەداخولمان نەکردو بەڵکو حیمایەتیمان کردووە و هەمیشە هانمان داوە کە ئەو بەڕێوەبەرایەتیانە ئەو دائیرانە ئەو موئەسەسانی لەوێ هەن هەموو پێکەوە هەماهەنگیتان هەبێ و ئێمە دڵنیامان کردوێتەوە کە هەر لە ڕابردووشا سەلماندوومانە کە هەر پێویستیەک بە ئێمە بێ ئێمە لە خزمەتین و بۆ زۆر شتیش حتا بۆ مەسەلەی ڕێگاوبان ئێمە زۆر جار عیلاقاتی شەخسی و پەیوەندی حیزبیمان بەکارهێناوە لە پێنا ئەوەی کەوە خزمەتی هاوڵاتیان بکرێ. ئەو پۆستانی کە ئێمە هەمانە لە هەموو شوێنە جیاوازەکانە تەنها بەسمان خزمەتکردە ئەوشی کە ئێمە لە ماوەی ڕابردووە بە شاهێدی هەموو ئەو خەڵکانی کە لەم سنوورەن پۆستی بەڕێوەبەری ناحەیەک لای کۆمەڵی دادگەری کوردستان بوو کە لە ڕاستیانمە وەکو خێرپێکردنێکیش نەبوو، ئێمە بە ئیستیحقاقی هەڵبژاردنێمە ئەو پۆستەمان هێناوە چونکە ئێمە لە هەڵبژاردنەکانە دەنگی سێمین لەم سنوورە ئەوەی کە پێمان کراوە ئەوەی کە توانراوە ئێمە خزمەتی ئەو دەڤەرەمان پێکردووە لەو ناوچانە بە شایەتی خەڵکی ئەو ناوچانەی کە لەیانن پێشم باشە خۆتان بڕۆن سەردانی شوێنەکان بکەن ئەو پرۆژانەی کەوا لەلایەن بەڕێوەبەری ناحەیەوە ئەنجام درراوە و پێچەوانی هەموو حیزب لایەنەکانی تر ئێمە بچووکترین دەستوەردانمان نەکردووە لە کاروباری ئەو مدیر ناحەی ئێمە کە لەو شوێنەیە بووە خوانەخواسە هیچ خڕوقاتێکی نەبووە بە دەستێکی پاک و ئەمینەوە ئەوی کە لە توانایە بووە خزمەتی کردووە. کۆمەڵ وەک هێزێکی کاریگەری هەرێمی کوردستان لە دام و دەستگاکانی حکوومەت بوو بێت یان وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان کاریگەری تەواوی لە سەردەسەڵات و حکوومەت دروست کردووە. ئێستاش بە کشانەوەی لە پەرلەمان و دەسەڵاتە ئیدارەکان دەوێت فشاری زیاتر بە ئاڕاستی ئەنجامدانی هەڵبژاردن و ڕاستکردنەوەی ڕێڕەوی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان دروست بکات. چیانوری کەناڵی پەیام چەمچەماڵ.